خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەمشەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. 16 ڕۆژ دیاریکراوە بۆ ڕوبەڕووبوونەوە و بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر مافەکانی ژنان و ئافرەتان و خانمان، بەڵام هێشتا توند و تیژی بەرامبەر خانمان و ژنان بەردەوامە و جگەلەوە ڕێگەی جۆراوجۆر و بابەتی جۆراوجۆر دێتە ناو پرسەکە و جەدەلی گەرمی لەسەر دروست دەبێت. بۆچی ئەمە دوای ئەو هەموو ساڵە نەمانتوانیوە تحقیقی کۆمەڵێک ماف بکەین؟ خەلەل و گرفتەکان لەکوێن؟ بۆچی هەموو جارێک و هەموو مانگێک، هەموو شەش مانگێک، لانیکەم هەموو ساڵێک بابەتێک دێتە پێشەوە و دەرەنجامی نابێت؟ لەکوێ توندوتیژی کۆتایی پێدێت؟ ئەمشەو ڕەهەند گفتوگۆ لەم بارەیەوەکە بە میوانداری هەرێک لەوە ڕێزان بەڕێز هێرۆ عەتار پارێزەر و چالاکوان بەخێر خاتون، هەروەها کەمێکی تر شیلا حەمەنووری کۆمەڵاس و چالاکوانی مافی ژنان لەگەڵمان بەشدار بێت. خاتو هێرۆ 16 ڕۆژ دیاری کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی، خەلەلەکان لای ئێوەی ژن لای ئێوەی خانمان لەکوێیە؟ بۆ سەرتا بەنای خۆی گەورە بەخشندە بێنەمان زۆر سپاس بۆم بانگەشتنە. ئێمە ئەگەر بین باس لە کێشەی ژن بکەین، کێشەی ژن تەنها ئەمڕۆنیە و دوێنێنیە و سبێنەش نابێت. کێشەی ژن بابەتێکی ستانداردە، هەموو جیهانی گرتوێتەوە. ڕۆژانە لە تیڤیەکان و لە ڕۆژنامە جیهانەکانان دەیبینین کە مافەکانی ژن پێشەر دەکرێت و تەنها لە ناو کۆمەڵگەی شەرقی ئەوسەتان نییە. پێشەرکردنی مافەکانی ئافرەت لە کۆمەڵگەی ئەوروپی لە کۆمەلگا ڕۆژ ئاوایەکانەوە سەری هەڵدا، کەمیش لە دوای شۆڕشی پیشەسازی ئافرەتان هاتنە سەر جادەکان بۆ داواکردنی مافەکانی خۆیان. یەکەم پێشەرکردنی مافی ئافرەت کە کرا ئەوە بوو کە ئافرەت لە ناو کارگەکانە کاریان دەکرد بە موچەیەکی زۆر کەم و بە کاتێکی زۆر. ئافرەتان هاتن داوای مافەکانی خۆیان کرد بە گێڕانەوەی ماف و وەکەمکردنەوەی ئیلتیزامات، بەڵام لە دوای شۆڕشی پیشەسازیش بە پێچەوانەوە ئەمە دروست بوو. ئافرەت ئەرکێکی بۆ دروست بوو، ئیلتیزاماتێکی بۆ دروست بوو و مافشی بەدەست نەهێنات. هۆکارەکە یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئافرەت بۆ خۆی هۆکارێکە بۆ پێشەرکردنی مافەکانی ئافرەت. لە چڕێکەوە مەسەلەن هۆکارە ئافرەتانی بە تایبەتی کوردستان هۆشیار نین لە مافەکانی خۆیان، یعنی هەندێک کات ئافرەتانمان ناتوانن حەق و ماف لەک جیاکەنەوە. پێی وایە ئەگەن ئەم ئافرەتە بخوێنێ ئەمە مافێکی خۆیەتی بەدەستی هێناوە، ئەمە حەقێکە تۆ بەدەستێنی هەرەسێتە لە دایکبوونتەوە بۆ تۆ نووسراوە کە بە بخوێنێ. پێش ئەوەی باسی ئەو بکەین خاتو هێرۆ، خەلەلەکان بە پۆلێنبەندی لای بەڕێستان چینێن؟ گرفتەکان کامانن؟ گرفتەکان یەکەم ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگا، کەلتور کاریگەریەکی گرنگی هەیە لە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان. و دووهەمین ئەگەڕێتەوە بۆ پیاو، ئەو سیستەمە پیاو سالارەی کە لە هەرێمی کوردستاندا لە سەدەکانی پێشودا و بە ئێستاشۆ کە پەیڕەو دەکرێت، ئەمەش هۆکارێکی ترە بۆ پێشەرکردنی مافەکانی ئافرەت. دووهەم سێم هۆکار حکوومەتە، لایەنی موئەسسەکانە کە هاوکارن بۆ گێڕانەوەی مافەکانی ئافرەت. هەتا ئێستا کە منە ناو دادگاکانی کوردستانە کارەکەم بە دادوەرە بەڕێزەکانەوە، بە محەقی عەدلەکانەوە، بە مۆزەفەکانشەوە هاوکارێکی سەرەکیمانین بۆ گێڕانەوەی مافەکانی خانمان، هەم لە ناو دادگا، لە ناو یاسادا و لە ناو کۆمەڵگا. پەیوەندی بە قانونەکانەوە یان لەبەرەوەی دادوەرەکان پیاون؟ کولتوری کۆمەلگا و دادوەرەکانش گەمان لێ ناگرن کاکزانە. من نمونێکت بۆ بگەرمەوە، لەم ڕۆژانە خانمێک تەلەفۆنی بۆ من کرد، ئەم خانمە هەوڵی خۆکوشتنی ئەدا، وتی من پیاوێک توندوتیژی بەرامبەر کردوم بەم جۆرە چوومەتە لای دادوەرێکی بەڕێز وتومە ئوستازگیان خانمێک هەیە توندوتیژی بەرامبەر کراوە، تەنانەت دوای هاتووە هەوڵی خۆکوشتن نەدات، ئەمێ دۆسیەکەی بەسەری بۆ بکەنە ناو دادگاکاندا. ئەم دادوەرە بەڕێزە بە من ئەڵێت لایحەیەکم بۆ بنووسە، ئەگەر تااقەتم هەبوو بە سڕی یەکەم تااقەت نەبوو بە سڕی نایکەم. من کێکاوەتا خانمێک کە دادگا بۆ جۆرە ڕەفتاری لەگەڵاکە چۆن ئەتوانێت مافەکانی بگەڕێتەوە؟ ناتوانێت مافەکانی بۆ بگەڕێنەوە. یاساش تا ئەم دقەیە دقێکی یاسایی تەواوەتی نییە بۆ گەڕانەوەی مافەکانی ئافرەت. هەتا ئێستا وەکو خۆت بینیوتە یاسایەکمان هەبێت باس لە مافی ئافرەتکات جگە لە یاسای توندوتیژی خێزانی کە 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچووە، نەخێت تام دقەیە یاسایەکمان نییە تێبەت بە ئافرەت بۆ گەڕانەوەی مافەکانی. نەهۆشیاری ئافرەتان بەگشتی لەکوێیە مەسەلە لەوەی لە بەرامبەر مافەکانیان؟ هۆشیاری ئافرەتان لەوەیە کە هەر لە سەرەتاوە لەناو کۆمەڵگادا کۆمەڵێک حەقی پێدراوە، پێی وترا ئەمە مافی تۆیە و لەمە زیاتر ناتوانێت تۆ داوای مافی خۆت بکەیت، بەڵام بۆ جۆرە نییە. ئێمە ئافرەتان پێویستە هەموو ئەو مافانەی کە لەسەر ئێمە و پێویستە کە وەریگرین ئەبێ هۆشیاریمان هەبێت. یەکێ لەو مافانە بۆ نمونە خانمانمان
هۆشیاریان لەسەر ئەوە نییە کە خوێندن حەقە ئەمە یەک دوو هەمیان خانمانمان هۆشیاریان لەسەر ئەوە نییە کە من ئەبێت خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆم بم ئەمە تەنانەت لە دەقەی ئاینیەکانشا بۆ من دانراوە کە منەمە خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆم بم دووهەمینیان ئەبێ خاوەن بم ئافرەتێک من بتوانم بڕیار بدەم بتوانم بڕیار بدەم لە ناو خانەوادەکەی خۆممە خاوەن قەراری خۆم بم ئەمانە هۆشیاریە بەڵام تا ئەم دقەیە ئافرەتانی ئێمە ناتوانن بگەنەوە قەنەعەتەی کە ئەمە مافێکە بێ بەدەستی بێنی پێیان وایە ئەبێ بێدەنگێکی لێ بکەن بۆی بتوانێت فراهەمی خێزانەکەی بپارێزێت. بەڵام ئێستا زۆر جاری شەوتری خۆش تا خانمان لەناو کۆمەلگا و لەناو خێزانە زاڵترن بەسەر پیاوانە ینی بەڵام بۆچی هێشتا لێرە لەوێت توندوتیژی ئەبیندرێ ئەو قسێژەکرێ کاکزانات من بڕوا ناکەم خانمانێک بتوانن ینی ئەو ڕێژێکی زۆر کەمەکە توندوتیژی ئەکەن ینی زاڵترن ینی دەسەڵاتی ئابووری ماڵ مەسەلەن کۆمەڵایەتی تا ڕابێت زیاتر لەو خێزانانەیە کە پیاوەکانیان ناتوانن بەسەر خێزانەکانیانە سەیتەرە بکەن بۆ نمونە پیاوەکە کە تاجرە هەر ڕۆژە لە وڵاتێکە ئەکید ئەبێ نەفرێ ناو ماڵەکە بتوانێت کۆنتترۆلی ئەم خێزانە بکات دراوە بە هاوسەرەکەی ئەگینا تام دقەیە کە من لێرە قسە ئەەکەم ئافرەت زۆر کەم توانوێتی باڵادەست بێ لەسەر ناو خێزانەکەیە ڕاستە ئافرەتانی سەرکوتومان هەیە ئافرەتمان هەیە سەرک عشرەتە ئافرەتمان هەیە دادوەر ئافرەتمان هەیە بۆ نمونە تا سەرۆکی پەرلەمان ئافرەتە ئەمانەمان هەیە بەڵام کۆمەڵێکی زۆر کەمن کۆمەڵە زۆرەکەیە کە تونتژی بەرامبەرەکرێت کۆمەڵەکەمەکەیە کە توانوێتی سربەخۆیەکی خۆی وەرگێت و بتوانێت مافەکانی خۆی وەرگێت لە حقیقەتە ئەبێت چۆن بێ مەسەلەن لە حقیقەتە ئەبێ یەکسان بن ژن و پیاوە بە یەکسانن تەنانەت خی گەورە لە قورعانشە یەکسانی لە نێوان ژن و پیاوە باس کردووە 24 جار ناوی ئافرەتی هێناوە 24 جار ناوی پیاوی هێناوە لە هەموو ئەرک و مافەکانشە بە هەمان شێوە بە یەکسانی باسی کردووە بەڵام ئەگەر ئێمە بینە سەر لایانی خۆڕسکی ژن و پیاو دووشتی زۆر جیاوازن ئافرەت توانایەکی محدودی دیاریکراوی هەیە پیاویش توانایەکی محدودی دیاریکراوی هەیە لە ئەرک و پاداشتا ئێمە یەکسان نین بۆ کۆمەلگا وای کردویان ئەمە کۆمەلگا وای کردووە لایانی ئەمە کۆمەلگا وای کردووە کۆمەلگاش ئەو سیستەمە پیاو سالاریەیە کە هەندێک لە پیاوانی ئێمە بە ناوی دینەوە ئیستیغلالی بابەتەکەیان کردو و توندوتیژی بەرامبەر ئافرەتەکەن و مافەکانی ئافرەتیان زەوت کردووە لەکوێ بە ناوی دینی کراوە مەسەلە بۆ نمونە مەسەی ئەگە سەیری مێژوو بکەین دیان ئافرەتمان هەبووە تەنانە نەیتوانیوە لە بەسیترین ژیانی خۆی کە بڕیاری هاوسەرگیری بۆ قسە بکات تەنانەت نەیتوانێت لە بەسیترین ژیانی خۆیان کە مافی خوێندن بۆ کە مافی هاوسەرگیری بووە کە مافی کاری سەربەخۆی خۆی بۆ سامانێکی سەربەخۆی خۆی بۆ نەیتوانیوە بتوانێت مەسەلەن وەکو باگراوندی خۆتۆک و پارێزەرێک و کچالەوانێک لەگەڵ یەکسانی جێندەریات مەسەلەن کارکردن بەوەی یەکسانی جێندەری هەبێ لە کۆمەلگەی یەکسانی جێندەری ئەمە بابەتێکە جێندەر ئێمە ئایدۆلۆژیایەکە کە ئێستا هەندێک لە چالاکوانی کۆمەلگەی مەدەنی و ئافرەتان هەوڵی بڵاوکردنی ئەمە ئایدۆلۆژیا دەدەن من جێندەر بەوە ئەبینم کە هەمومان یەکسانین هەموو ژن و هەم پیاویش یەکسانن و باسەشم کە 24 جار ناوی من هاتووە لە قورئانە 24 داریش ناوی پیاو هاتووە لە قورئانە کەواتە من یەکسانم پێویستم بە وشەی جێندەر نییە من پێویستم بەوە هەیە کە بتوانم خۆم بسێمێنم لە ناو کۆمەلگاکەمە کە من لەگەڵ تۆیە هەمان مافم هەیە ترسەکە لە چییە مەسەلەن لەو ئایدۆلۆژیەکە لە پشتی وشەی جێندەر یان مەسەلەی هەر یەکسانی ناکاتەوە یەکسانی هەمان ئەو مافی پیاوی دابەژێ ترسەکە لەوەیە کە گاندنی ئەم وشەیان گاندنی ئەم چەمکە بەلا ڕێدا ئەڕوات لە چیە؟ لە زۆر بابەتی ئافەتانە یعنی من بۆ ئەبێ سەنگەر لە بەرامبەر پیاوە بگرم بڵێم من مانای جێندەرمەوێت یەکسانیمەوێت لەگەڵ تۆیە من یەکسانم لەگەڵیا پێویستم بەوە نییە دانیشم لەگەڵ یا سەنگەری لەگەڵا بگرم و بڵم وڵا یەکسانم ئەمە لای منێک لای بۆتەوە ئەبێ لە هەندێک بابەتی ترا لەگەڵ پیاوە دەسەنگەری لێ بگرم لە هەندێک بابەتی ترا کە تا ئەم دقەیە ئافەت پیاوانمان ئیستیغلالی هەندێک بابەتی تر هەندێک مافی منی کردووە کە ناماتێ من لێرە یا ڕێگری لەم پیاوە بکەم لە وشەی جەندەر نایکەم من یعنی یەکسانیەکە تحقیق بووە یەکسانیەکە من وەکو خۆم کە چالاکوانێکی بواری ئافرەتان و یاساشم و لەگەڵ ئەوەشدا کە مسلمانم یەکسانەکە تەواو تەثبیت بووە هەمان ئەو تێڕوانەیە کە چۆن مەسەلەن پیاوێک دەتوانێت لە دەرەوە ئیش بکات مەسەلەن ئەوە تۆزە خلافی لەسەر ژنێکیش ئەتوانێت بچێت لە دەرەوە ئیش بکات ئەو گرفتی تیانی مەسەلەن حتا خاوەنی ئابووری سەر بەخۆی بێت نە لە دینە و نە لە یاساشە هیچ گرفتە نییە کە لەوە هەردووکیان ئەتوانن لە دەرەوە کار بکەن لە سەردەمی حەزرەتی عومەری کوڕی خەتابە حاکمی ناو بازار ئافرەت بووە و ئەوەی کە خەستەخانی سەربازی دامەزراند
خاتونێ بووە خوشکی سەلاحەدین ئەیوبی بووە کەواتە من و تۆ یەکسانین لە هەموو ڕێکەوە یەکسانی بەڵام لە ئەرکا یەکسانین کە ئەرکی پیاو زیاترە لە ئەرکی ژن ئەوە ئەرکی پیاوی زیاتر لە ئەرکی ژن باشە بۆچی ئەی وای لێکراوە مەسەلەن زۆر جار کەڤەرێکی ئاینی نەک دینی دینەوە قڕۆکەکەیەتی بەڵام کەڤەرێکی ئاینی کرێتە بەری ئەو بابەتانە ژن ئەبێت لە چوارچەوەی ماڵا بێت ژن بۆینە بێتە دەرەوە ژن بۆینە بڕواتە زانکۆ مەسەلەن زۆر تێگەیشتن هەیە مەسەلەن ژن بۆینە بچێتە بازاڕیش بکات حتا کۆمەڵی کاری تر ئەمە بەڕاستی لە دینەوە لە ئاینەوە من ناڵێم دین بابەتێکی ترە مەسەلەن لە ئاینەوەی کە سروتەکانە یاخود پیاو خۆی دروستی کردووە پیاو دروستی کردووە لە ئاینا بە هیچ جۆرێنی خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاجر بوو هەمووان نەزانین ژنێکی تاجر بوو لەناو بازاڕا کاری کردووە ئەمە پیاوە دروستی کردووە بۆی بتوانێت خۆی زاڵکە بەسەر پیاوە بەسەر ئافرەتە ئیستیغلالی هەموو مافەکانی ژن بکات و بۆ خۆی بگەڕێنێتەوە بۆی چۆن ئەڵێ پیاو حەزین دەسەڵاتە کاکزانە پیاو پێی خۆشە دەسەڵاتی هەبێت لە هەموو ڕووەکانەوە بە تایبەتی لە ناو ماڵدا ئەبێت هەموو ئەو حەقانەی کە ژنەکەش هەیەی بۆ خۆی بێت و خۆی بڕیار بدا لەسەر حەق و مافەکانی ئێمە ژنمان هەیە تا ئەم دەقەیە ناتوانێت سەربەخۆ بێت لە بەکارهێنانی پۆستێکی فەیسبووکیە پیاوەکە دەڵێ دەبێت من ئەنی بەسەر فەیسبووکە تا زاڵ بم بدەوێت لەژێر چاودێری مناتۆ پۆستەکانت ئەنی لە پیاوە لە سروشتی پیاوە لە غەریزەی پیاوە لە غەریزەی پیاوە لە سروشتی پیاوە کۆنتڕۆڵی پێی بەڵێ پیاو پێی خۆشە دەسەڵاتی هەبێ و لە غەریزەی پیاوە لە سروشتی پیاوەیە کە ئەو یاسایی و یان نادادگەریە دروست بوون میوانەکەی ترمان حازرە بە گفتوگۆ لەگەڵ بکەین شیلان خان بەخێر بێ سپاس بۆ بەڕێستان شیلان خان لێرە گفتوگویەکمان کرد لەگەڵ خاتو هێرۆ یعنی بۆچی هەموو ساڵێک کۆمەڵێک شت هەیە ئێمە دووبارەیەکەینەوە ڕەنگە مەسەلە سەبینەریش تا ڕادەیەک بێزار بێیان بڵێ پشتانە خۆی هەروتراوە بۆچی ئەم کێشانە دووبارە بنەوە بەڵێ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانیش بەداخەوە من ئاگاداری بابەتەکەی هێرۆخان نەبووم لەسەرچی مناقەشەتان کرد سەبارەت بەوەی کە بۆ هەموو ساڵێک ئەم بابەتە دووبارە ئەکرێتەوە لەم یادەدا لە یادی 25 نۆڤەمبەردا هەموو ساڵێک فۆکەس ئەکرێتە سەر بابەتەکانی پرسی یەکسانی و بابەتی پرسی کۆمەلگا من ئەڵێم پرسی کۆمەلگا ناڵێم پرسی ژنان لەبەرەوەی کە ئەو پرسە تەنها وابەستە نییە با خودی ژن خۆیەوە بەڵکو پرسێکە وابەستەیە بە خێزان مناڵ دواتر هەر ئەو خێزان و ژن و مناڵ و پیاوەیە کە کۆمەلگا دروست ئەەکەن بۆیە ئێمە ساڵانە لەم کاتەتا زیاتر فۆکەس ئەکرێتە سەری بەداخەوە خۆی ئەبوایە بەپی ضرورەتی بابەتەکان زیاتر تۆ ئیش بکەی ئەگەر بێت و بەپی ضرورەتی واقعەکە ئێمە ئیش بکەی پێویستە کات هەموو ڕۆژێک و هەموو ساتێک ئێمە کار لەسەر ئەو بابەتە بکەین و مەسەلەی پرسی یەکسانی مەسەلەی پرسی مافەکانی ژنان و پرسی یەکسانی دادپەروەری لە نێوان تاکەکانی کۆمەلگادا بۆیە لەم کاتەیە ئێمە زیاتر ئیعلام یاخود دەستگاکانی ڕاگەیاندن زیاتر تیشک ئەخەنە سەری لە واقعدا بۆ خۆشی ئەمە ڕەگ و ڕیشەیەکی زۆر توندی هەیە لەناو کۆمەلگادا لە بەرەوەی توندوتیژیەکان زۆر بوون بەداخەوە گەر ئێمە سیر بکەین ئامارەکانی توندوتیژی لە هەڵکشاندایە لە ماوەی 11 مانگدا سەر و 30 ژن بۆ 33 ژن لە هەرێمی کوردستان کوژراون ئەمە دیارە تەنها ئەو ئامارانەیە کە ڕەسد کراون کە تۆمار کراون دەنا ئاماری تریشمان هەیە کەسانی تریشن کە تا ئێستا بەنهێنی ماونەتەوەیان کوژراون بەڵام بە خۆکوشتن تۆمار کراون یان ونبوون هەروەکو چۆن ئەو کەیسی چەند ڕۆژێ لەمەوبەر کە لاشەکەی دۆزرایەوە و دواتر ناسرایەوە کە نەناسرایەوە بۆیە چەندین حاڵەتی تری واشمان هەیە ئەمانە ضرورەتێکی سەپاندووە کە پێویستە کات بەڕاستی ئیشی لەسەر بکرێەوە ئەبێ گفتوگۆی جدی لەسەر بکرێەوە بکرێتە بواری جێبەجێکردنەوە تەنها بابەتەکان لە مناقەشەیەکی ئاوادا ناکرێ تێپەڕێنرێت و بڕوات بەڵکو پێویستی بە هەوێستی تونتر هەیە واتە ئەبێ ژنان بە جیاوازی دەنگ و ڕنگ و ئایدیاکانیانەوە هەموو بێنە سەر شەقامەکان و پێکەوە داوای مافەکانی خۆیان بکەن داوای مافی هەموو ڕێکخراوەکان خاتوشیلان هەموو ڕێکخراوەکان و چالاکوانان بۆچی یەک دەستنی مەسەلە زۆر جار ڕخنەیە ژیرێ ینی ئەو ناتوانن مەسەلەن بە ئیسلامی بە علمانی بە چەپ بەڕاست هەموو بێکەوە یەک پاکێز بن بۆ ڕوبەڕووبوونەوەکان مەسەلەن گفتوگویەکەم لەگەڵ هێرۆخان کرد هێرۆخانی شەمان ئەو شتانەڵێ کە کەسێکی تر مەسەلەن ئەو تیم باگراوندێکی ئیسلامیم هەیە بەڵام ئەگەر یەکێک باگراوندی ئیسلامیشی نەبێ ماش دەڵێت
من پێم وانە ئەم لێک تێنەگەیشتنا بەو شێوازە بێت ئەوەندەی کە لە ماوەی ڕابردوودا کە کارمان کردووە پێکەوە ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوەکان بەش بە حاڵی خۆم لەگەڵ سەررجەم ڕێکخراوەکانە کە ئیشمان کردووە لەسەر ئەو شتانە کۆکین کە پەیوەستە بە مافی ژنان و یەکسانی خوازی و هەمومان لەسەرەوە کۆکین کە پێویستەکە ئەرک و مافەکان لە نێوان ژن و پیاودا بە یەکسانیکی دادپەروەرانە دووبارە تەوزیع بکرێتەوە دابش بکرێتەوە و لەسەر زۆرینەی خاڵە ئەساسیەکان ئێمە کۆچین تەنها خاڵێکە تاوەکو ئێستا لەگەڵ هەندێک نەک هەمووشیان هەندێک لە ڕێکخراوەکان حتا لە ناو ڕێکخراوەکانیشا تایەتی کە تەییدی ئەم بۆ چوونەکە مەسلەی فرەژنیە کە بۆ خۆی ئێسەوەیەک لا کراوەوە لە ناو پەرلەماندا و یاسایەکە و جێبەجێ کراوە نووسراوەتەوە جێبەجێکرێ سەرباری شتەکانی تر ئێمە کێشەیەکی ئۆتۆمانی ئەوەندەی کە پیاوان ئەم بابەتە ئەوروژێنن ئەوەندەی کە ئەم پرسا منەمێ لێرە ئەوەش بڵێم ئەم پرسانە زۆر جار بەکارهێنرێ بۆ مەرامی سیاسی تر بۆ ئەوەی کە بابەتێکی سیاسی گەرم و گوڕ کە دێتە ئاراوە بابەتێک کە پەیوەستە بە پرسی کۆمەلگا و کە لەمسی عاتیفەی تاکەکانی کۆمەلگاکە بابەتێک لەو جۆرە ئەوروژێنن بۆ ئەوەی کە بابەتەکانی تری پێ بشارێتەوە یاخود ئەوانە کێن کە دژی ئەم مافانن ئەوەی بۆچی پێوە خاتوشیلان بۆچی مەسەلەن مەسلەی فرەژنیەکە و تانکردنی لە دادگای فیدراڵی و قەراردانی لەو فترەیە مەسەلەن بۆچی کەوتە ئەو تەوقیتەوە مەسەلەن لەم 16 ڕۆژەیە دیسان ئەم بابەتە هاتە پێشەوە بڵێ ئەمەش پرسیاری ئێمەیە دوو بابەت وروژێنرا کە هیچی پێیوەست نەبوو بەم بابەتەوە مەسەلەن مەسلەی تەییدکردنی هاوڕەگەزخوازی و یاخود مەسلەی جەندەر ئەوانە دوو بابەتی زۆر لێک دوورن کە هیچ پەیوەست نەبوو بەو بابەتەوە بەڵام بابەتێک بوو بەلاڕێدابرا وروژێنرا بۆ ناوزڕاندنی کەسایەتیە کە کەسایەتیکی چالاکی بواری مافەکانی ژنانەکە بەداخەوە ئەو شتا هیچ پەیوەندێکیشی نەبوو نە بابەتی پرسی کۆمەلگای ئێمەیە ئێمە کۆمەلگایەکین ئەو بابەتانە لە لای ئێمە زۆر کەمە و زۆر دەگمەنە پێویستە بەونێتۆ مناقەشەی ئەو بابەتە بکەی بەڵام ئەویان هێنایە ئاراوە لە کاتێکی تردا کە ئێستا لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنانی بابەتی مەسلەی یاسای فیدراڵی عێراقیانرا ئاراوەکە هەمواری کردوێتەوە یاخود ڕای ئەگرێ کە ئەمەش بۆ خۆی ڕاستیەکە نییە ئەوەی کە من پرسیارم کرد لە هاوڕێ پارێزەرەکانم ئەو یاسایە بەو جۆرە نییە کەەوە بانگەشەی بۆکرێ لە سوۆسیال میدیایەکە دەستکاری کراوە بەڵکو یاساکە یاسای فرەژنی وەکو خۆیەتی و ژنیش بە هەمان ئەو یاسایی کە لە دادگای فیدراڵی عێراقدا هەموار کراوەتەوە توانای یاخود مافی ئەوەی هەیە کە داوای جیابوونەوە بکات لە کاتێکدا کە هاوسەرەکەی بە ئیزنی دادگا یاخود بەبێ ئیزنی دادگا تەنها ئەوە لێبیا لابراوە لە ناو مادە ڕئیسیەکە کاڵێ ئەگەر ژنێک هاوسەرەکەی بەبێ ئیزنی دادگا هاوسەری دووەمی هێنابوو مافی ئەوەی ئەبێ کە داوای فرەژنیکە تەنها بەبێ ئیزنەکە ئەمە لابراوە لە یاساکەدا ئەوە دەستکاری کراوە ئەمەش بابەتێک نییە کە پێویست بەوە بکە ئەم هەڵایی لەسەر بنرێتەوە بەڵکو وەکو وتم مەسلەی پرسی ژنان یاخود پرسی کۆمەلگا پرسێکە لە بەرەوەی کە لەمسی هەموو خێزانێکەکە و پرسێکیشە ئەتوانی لە چەندین گۆشەنیگاوە بۆی بچی بۆیە زۆر جار ئەبێتە ئەو خاڵەی کە کەسانێک کە بیانەیە بۆ مەرامی تایبەتی خۆیان بابەتەکان بوروژێنن یاخود کۆمەلگا بەلا ڕێدا بەرن دەستکاری ئەم بابەتاناکەن ئەوەندەی کە ئێمە کێشەمان لەگەڵ ئەو کەسانەیە هەن کە بە ناوی دینداری و لەژێر سێبەری ئاینەکاندا بۆ چوونی توندوتیژی خۆیان بڵاوەکەنەوە ئێمە کێشەمان ئەوەندە لەگەڵ خودی ئاینەکاندا نییە کێشەمان لەگەڵ ڕێکخراوەکانی خوشکانی ئیسلامی و خوشکانی یەگرتوودانیە ئەوانیش چەندین ساڵە پێکەوە کارمان کرد ئەسڵن ئەم بابەتە لە دوای ڕاپەڕینەوە ئەم بابەتانە وروژێنرا و هەر ڕێکخراوە چەپەکان و عیلمانیەکان هەر یەکێ لەوانە بڵێ پرۆژە یاسای تایبەت بەخۆشی هەبوو بەڵام نەگەیشتە و ڕادەی کە تەخوینی یەکتری بکەین کە ناوزڕاندن و گوێندان و شتی ناشرینی لێ نەکەوتەوە بەڵام ئەمڕۆ لەبەرەوەی کە بارودۆخێکی سیاسی ناهەموار لە ئارادایە بۆیە هەمیشە ئەم پرسانە پرسێکی لاوازن یاخود بڵێن باشترە بڵێن ژن لە تەواوی کۆمەلگاکاندا کەسێکی لاوازە بەڵێ لەبەرەوەی کە ئەو نقطە لاوازەیە کە لەوێدا دەستی بۆ ئەبرێ لە کۆمەلگای ئێمەدا دەیان جارەگەر مقارنەیەکەین بە کۆمەلگا ڕۆژ ئاوایەکان و کۆمەلگاکانی ترکە مافەکان ژنان و ماڵان تیجا چەسپیوە دەستکاری ئەکرێت و دەستی بۆیە ئەم بابەتانە بە مەبەستی تایبەتی و بە مەبەستی بەلاڕێدابردندا زیاتر ئیشی لەسەرەکرێت دەنا مەسەلەی ئەساسی ئەوە نییە زۆر باش گفتوگۆ زیاترەکەن خاتوێرەوە شیلان خان بابەتی ئەو
هەموارکردنەوەی یان بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لەو تەوقیتەیە بوو بە فەوزایەک مەسەلەن ژنی یەکەم کەسێک کە پیاوێک ژنی دووەم بێنێت ژنی یەکەم بۆی نەداوای لەسەر تۆمار بکات هەنی ئەم حەقی لێ سندرایەوە بۆ چوونی تۆوەکو چالاکوانێک وەکو یاسایەک چیە لەسەرم پرسە من لە دوو لاوە باسەکەم یەک وەکو بابەتی دینیەکە و دووهەمی وەکو بابەتی یاسایەکە ئەگەر بین باسی فرەژنی بکەین کە هەندێک لە چالاکوانی ژنان ڕخنی ئەوە دەگرن کە ئاینی پیرۆزی ئیسلام زوڵمێکە لە ژنی کردووە و بەوەی کە توای دەتوانێت چوارژن بێنێت بەڵام هێندە ئاسان نییە کە تۆ پیاوێک بتوانێت چوارژن بێنێت خی گەورە دوو مەرجی لەسەر پیاوداناوە کە ئەبێ لەو کاتیا چوارژن بێنێت یەکەمێکی لە مەرجەکانی ئەوەیە کە بێت توانایەکی دارایی باشی هەبێت دووەم مەرجی ئەوەیە کە بێ عەدالەت بێت ڕەنگە مەرجی یەکەمیان بۆ هەندێک لە پیاوان ئاسان بێت کە بتوانێت ژنی دووهەم بێنێت بەڵام مەرجی دووهەمیان زۆر قورسە بۆیە خی گەورەش ئەم مەرجەی داناوە چونکە هیچ ئینسانە ناتوانێت لەگەڵ دوو کەسە عەدالەت بێت دادپەروەر بێت عەدالەتی ئەوە نییە کە تۆ هەردووکیان وەکێک نافەقەیان بکێشی وەکو یەک مەسەڵەن بۆ نمونە سەردانیان بکەی هاتوچۆیان بکەی عەدالەتی ئەوەیە کە لە دڵەوە بێ هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە لە ڕووی معنەویەکە زۆر قورسە بۆیە بەڕای من ئەمە ڕێی منیش نەمە زۆربەی ڕێی زانایانی ئاینیە ئەگەر ئێمە بین مقارنەی بکەین لە هەموو دنیادا چەند کەس شایانی ئەوەی کە ژنی دووهەم بێنێت لە 90 بۆ 95 پیاوانی هەموو دنیا شایانی ئەوەن کە ژنی دووهەم بێنێت چونکە ناتوانم چنە نا ئەو باسەوە ئەو بابەتە ئەوەدا ئاسان نییە کە تۆ دانیشیت گفتوگویەکی لێ بکەیت و بڵێ منەتم بە ژنی دووهەم هێنم بابەتەکە زۆر قورسترە بەڵام دەرگایەکی کراوە هەر هەیە دەرگاکی کراوە هەیە بەڵام دەرگاکەش ئەوە ئاسان کراوە نییە کە تۆ بتوانیت یان کەسێکی تر بتوانێت بە ئاسانی دەرگاکە بکاتۆ بڕۆتە ناو ئەو مەوزوعەوە ئەمە لە ڕووی دینەوە کە عەدالەتەکە زۆر قورسە و ناتوانیت قبولی ناتوانێت هەموو پێشەوتی سەر بەشە یاسایەکی بەڵام بۆچی لە ناو هێزە ئیسلامیەکان تا ڕادەیەکی زۆر ئاساییە مەسەلەن ئەبینی کە ئەڵێ خۆی تۆ بە خوازبێنی بۆ ژنی دووەم نازانم کۆمەڵشتیوە ئەبینیتە سوشال بەڵێ ئیسلامیەکان کە ئەو پیاوانەی کە ژنی دووەمیان هێناوە بە ئاشکرا ژنی دووەمیان هێناوە کاکزانان چونکە توانایەکی مادی هەیە و ڕەنگە لە خۆشی ڕابینی بێت کە ئەتوان بتوانێت عەدالەت بکەن لە نێوان هەردوو ژنەکەیە ئێمە ئیسلام پیاوانی ئیسلامی پەنا بۆ شتی تر نابن ئەچن ڕاستەوە خۆ مافی ئافرەتێکە اینجا با ئەمە ئەگەستێری یاسای فرەژنی بکەین ئەگەستی فرەژنی بکەین هەنگاوی یەکەم ڕاستە پیاوەکە ئینێت بەڵام هەنگاوی دووەم ژنەکە ئینێت فرەژنی یان هاوسەرگیری یا عقدێکە لە نێوان دوو کەسا دەبەسترێت بێ هەردووکیان ڕەزامەندیان هەبێت لەسەر بەستنی ئەم عقدا کەواتە ئافرەتەکە ڕەزامەندە لەوەی کە ئەم عقدە ببەستێت ئەمە بۆیە پیاوانی ئاینیان پیاوانی ئیسلامی کە بە ناوی دینەوە چەند ژنە هێنن ئەو باشترین حلە لەوەی کە پەنا بەرن بۆ ئیشی تر کە ئێمە دەبینین ڕۆژانە لە ناو محکەمەکاندا ئەوەندەی قەزیەی خیانەی زەوجی خزینای زەوجی زۆرترە ئەوەندە قەزیەی دوفرەژنی بە ئاشکرا بهێنێت مەسەلەن بڵێت منم ئەو دەرگای هەر بۆچی کراوێت بۆ یەکجار من عەدالەت تەطبیقەکە لەو بڕوایم ئەلمانەیەک لە ڕووی نابچێت ژنی دووهەم بێنێت چونکە شیاوی ئەوە نیە ژنی دووهەم بێنێت ئەچێت لە پشتەوە خیانەتەکات ئەوەنی من لە ناو ئەم قەزیە کارم کردووە و ئاگاداری ناو ئەو کەسانم کە ژنی دووهەمیان هێناوە ئیسلامیەکان زۆرترن من لەگەڵتام ئەلمانیەکان لە ڕویان نایە چونکە پێی وایە لە ناو یاساکەی خۆیە لە ناو تعلیماتی ئەلمانیەکانە پێی ئەی بە ژنی دووهەم بێنێت بەڵام ئامادەیە لە پشتی خێزانەکەی خیانەت بکات خیانەت بکات ئەوەی قەزەی خیانەی زەوجی زینەی زەوجی لە ناو دادگاکانە زۆرە ئەوەنە قەزەی دووژنە زۆر نییە چونکە ژن سێ جۆرە ژنمان هەیە لە بابەتی فرەژنیە ژنێکمان هەیە ئەم جۆرە بە هیچ جۆرە قبولی ناکات ئەمە یەکسەر داوای جیاببوونەوە کات کە ژنی بەسەراتێت جۆرێکی ترمان هەیە ئەم ژنە لەبەر خاتری مناڵەکانی دانیشێت بە دیار ئەو قەزێک لە مافەکانی خۆی خۆش بێت لەبەر مناڵەکانی خاتری مناڵەکانی کاکزانە ئێمە زۆر کەسمان هەیە ئەتوانێت قبولی نەکات تۆ من پێتەڵم سێ جۆر ئینسانمان سێ جۆر کەسایەتیمان هەیە سێ جۆر کەسایەتیمان هەنێناوە ژنەوەکی کەمیان کە بە هیچ جۆرە ناتوانێت قبولی بکات یەکسەر داوای جیاببوونەوەکە مانای ئەوە نییە کەسە کەسێکی شکست خواردووە نەخێرە کەسێکە ڕەنگە زۆر سەرکەوتوش بێت لە بوارەکانی تری ژیانە کەسێکی ترمان هەیە کە لەبەر خاتری مناڵەکانی بۆ ئەوەی ژیانی نەشێوە یاخود ئافرەتێکە لانەیەکی نییە بگەڕێتەوە بۆ لای خێزانەکەی چۆن ئەڵێ نەیگرنە خۆیان ناچارە قبولی کات بۆی مناڵەکانیشی سەر لە شێوام نەبن کەسی سێمان هەیە ئەم کەسایەتیمان هەیە کە بەلایەوە ئاساییە ئەڵێ بە هاوسەرەکەم ژنی دووهەم بهێنێت ئەم سێ جۆرە کەسایەتیمان هەیە لەبەرەوە فرەژنی کە خی گەورەش بۆ پیاوی داناوە بۆ دوو مەرجە دایناوە کە مەرجی دووهەمیان زۆر قورسە ئەمە لایەنی دینەکەیەتی لایەنی یاسایەکەیمان هەیە کە یاسای هەمواری ئەحوال شەخسی باری کەسێتی کە لە پەرلەمانی کوردستان لە مادەی 18 باسی دەکات کە دەڵێ
فرنجنی دەبێ هەبێت بەڵام بە کۆمەڵی مەجێکە لە مەرجەکان ئەوەیە کام ژنە نەخۆش بێت نەزۆک بێت ئەبێ ئەم مەرجانێتیا بێت ئەنج ئەتوانێت ئەم کەسە ژنی دووهەم بهێنێت ئەگەر ئەم مەرجانێتیانە بێت ناتوانێت ژنی دووهەم بێنێت بەڵام پرسیارەکەی من لێرە ئەمەیە بۆ هەموو ڕێکخراوەکانی ئافرەتان کە وەکو شیناخان ئاماژەی پێکرد ئێمە زۆر هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتانی تێوە زۆر کارشمان هەیە بێکەوە کەمە ڕۆژانە بێکشەوە هەمووشمان لە چوارچێوەی ئامانجی ئەوەیە کارەکەین کە دەبێت مافەکانی ئافرەت بگەڕێتەوە دونتێژی بەنامەر ئافرەت نەکرێت بەڵام لە نەبوونی یاسای فرەژنیە چی لە کوردستانە دروست بوو کاکزانە چی دروست بوو زەواجی مسیا دروست بوو زەواجی سیغە دروست بوو زەواجی متعە دروست بوو ئەم سێ زەواجە بەڵێ لە کوردستان ئێستا زەواجی مسیار وای لێ هاتووە کە ئەتوانم بڵم لە زەواجی فرەژنەکە زیاترە بەخۆ ئەویش کێیکە لە ناو کۆمەڵگاکەی دروست بوو ئافرەتێکە زەواجی سیغەمان هەیە کە ئەسڵ لە دینی ئاینی پیرۆز ئیسلامە دروست نییە کە پیاوێ بچێت زەواجی سیغە بکات چکە زەواجی سیغە مودێکی تیا دیاری کراوە زەواجی متعەمان هەیە کە ئەمیش حرامە یەکێکە لەو زەواجانەی کە ئاینی پیرۆز ئیسلام حرامی کردووە لە نەبوونی یاسای فرەژنیە ئەم سێ زەواجە لە هەرێمی کوردستان ئەبێ یاسایەکە بێ ئەو یاسای دادگای فیدراڵی تا چەند توان پشتی پێ ئەم یاسا وەکو شیناخان ئاماژەی پێکرد هەر ئەوەیە کە ژن لەسەر قەزەی فرەژنی ناتوانێت جیابێتەوە هیچی تریتیان نییە یعنی ئەو قەزەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆتە فەوزایەک و ڕێکخراوەکانی ئافرەتان باز لەم یاسایەکەن بەڕای من ئەم یاسا ئەوەندە گرنگ نییە کە من بێم ڕۆژانە دانیشم باز لەمە بکەم ئێمە بابەتی چۆن ئەگەر کەسەکە ژنی بەسەرا بێت و مافی ئەوەی نەبێ داوای جیابوونەوە بکات چۆن مهم بابەتی زۆر گرنگتر هەیە لە یاسای فرەژنی کە ئێمە بەگرنگی پێ بدەین ئێمە زۆر ئافرەتمان هەیە مافەکانیان بۆ بگەڕێنینەوە ئێمە ئافرەتان شەوانە ژنەکان هەندێک لە خانمان هەندێک لە ئافرەتان بوونەتە کاڵە لە یانە شەوانەکانە ئەبێ من بێن مافی ئەم ئافرەتە بگەڕنمەوە ئەبێ بن مافی ئەو ئافرەتە بگەڕنمەوە ئەو خوێندکارە ژنە بگەڕنمەوە کچە بگەڕنمەوە کە لە ناو حرەمی زانکۆیان لەلایەن هێزە ئەمنەکانەوە لاقە ئەکرێت ئەبێ من بێن مافی ئەم ئافرەتە بگەڕنمەوە مافی ئافرەتێک کە ژنی بەسەرادێت یاخۆ سەر بە هەویە شووەکات ئەوەی کە ژنی بەسەرادێت ئازادە خۆی بڕیار ئەدا لەوەی کە جیابێتەوە یاخۆ دانیشە لە ماڵی هاوسەرەکەی ئەوەی کە بەسەر ژنەکەی ڕۆشتووە ئەمە ئازاد نێن لە هیچ بڕیارەکەت چکە تۆ بەسەر ماڵێکی ترا ڕۆشتویت تەنانەت ئەگەر هاوسەرەکەت ژنی سێمشی هێنایەوە تۆ مافی جیابوونەوە نییە نە لە دینە نە لە یاسایە لەبەرەوەی لەبەرەوەی تۆ بەسەر ژنێکی ترا ڕۆشتویت بۆیە زۆر بابەتی تر هەیە بەڕای من زۆر بابەتی تر هەیە کە ئێمەی ژنان باشە بۆچی مادام ئەو هەماهەنگێتان هەیە دەستان بۆ یاسایەک نەبردو مەسەلەن پڕۆژە یاسایەک تەقدیمی کرد لە ڕگەی فراکسیۆنەکانەوە من وەکو خودی خۆم چەند جا پێشنیارم کردو بۆ فراکسیۆنەکانی ترکە لە سەر بابەتی ئافرەت پرۆژە یاسا بێت و تەقدیمیکەن بەڵام مشکلەکە وەیە هەموو فراکسیۆنەکان بێک و کۆک نین لەسەر ئەم بابەتە ئێمە یاسای نتێژی خێزانمان هەبوو کە ئەم جارە لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە بەڵام ئەم یاسای ئەوەنە کەم و کوڕی تێدا بوو من ناتوانم بەتەنیا پەنا بنم بۆ پرۆژە یاسایەکی تر کە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان هاوکارم نین لەگەڵمان هێرۆخانەوەی لە خاوەتی ببوورە مەسەلەن وتی بابەتی لاوەچیان هێنایە پێشەوە لەم 16 ڕۆژە بە تایبەتیش مەسەلەی ئەوەی کە مەسەلەی جێندەر جگە لە فرەژنی باسمان کرد مەسەلەن ئەو بابەتە پێت وایە لە کوردستان بە ڕێکخراوەی کاری بۆ دەکرێت ڕگەز خوازیمە من خۆم ئافرەتم هیچ کاتێکیان تێکەڵ کرد خۆم ئافرەتم هیچ کاتێکیش چۆن ئەڵێ بەرامبەر ژنێک ناوەستمەوە بەڵام بەداخەوە قەزەی ئافرەت لە هەرێمی کوردستاندا ئێستا بۆتە قەزەی پارە پەیداکردن بۆتە قەزیە کە کۆمەڵێک ئافرەت من ئەو خانمی کە ئەم باسی کرد ڕاستە چەند ڕۆژێکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە هێرشێکرێتە سەر کۆمەڵی قسەی پێوترێت من لێرە ڕێز و احترام هەیە بووی مەمە بەسم ئەو خانمە نییە بەڵام قەزیەکە بۆتە بابەتی پارە پەیداکردن کاکزانە چۆن بۆتە بابەتی پەیداکردن ئێمە دوو بۆنەمان هەیە ساڵانە لەناو 8 مارسمان هەیە و لەگەڵ 25 نۆڤەمبەر 16 ڕۆژەی بەنەگایبرن توندەجی ئافرەت ئەم دوو بابەتە من خۆم کە ساڵانە بانگ ئەکرێن بۆ شوێنەکان دانیشین لێرەدا پیاوێک لە پێش منەوەیە کە پیاوە بەحساب داکەکینە مافی من ئەکات بەڵام لە پشتەوە دەیانجار مافی منی زەوج کردووە کە لە ناو مؤسسەکانی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانایە دەیانجار مافی منی پێشەل کردووە من ئافرەتێکم من لە دواوە دانیشم ئەمە یەک دوو قەزەی ئافرەت ئەوە نییە من دانیشم لێرانە ناو ڕێکخراوەکانە بچم ئەمڕۆ ئەمە کۆبوونەوەیەکمان هەیە باسی فڵان دەکەین بەڵام دوای ئەوە بچینە ناو شوێنێکی زۆر ڕاقیە و شوێنێکی زۆر مهمە دانیشم ناخواردنێک ساسکەم قەزەی ئافرەت زۆر لەوە گەورەترە کە ئەبێت ئێمە بیبینێت دەرەوەی شوێنە گەورەکان چونکە شوێنە گەورەکان ئێستا وای لە هاتووە بۆتە شوێنێکی ڕاقی و پێی وایە لێرەدا مافی ئافرەت بەدەست دێنێت بەڵام وانە بەڕای من مافی ئافرەت لە ناو شارەکانە
تا ڕادەیەکی کەمیان زۆر توانوێتی ئافرەتانی وڵاتی ئێمە توانێتی مافەکەی خۆی وەرگێتەوە بەڵام قەزیەکە لە دەرەوەی شارەکانە ئەبێ بچینە دەرەوەی شار بچینە لادێکان بچینە قەزاکان ناحیەکان لەوێ مافی ئافرەت کۆمەڵی کولتور و عادەت و تەقالیدی ڕەنگ زۆر باشتر هەیە کولتور یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ سەرکردنی مافی ئافرەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کاتێک کەس جیهادەکەن ئەڕۆن بۆ مەدینە یەکەم قسەی بە سەحابەکان ئەوەیە ئەڵێ ئەگە کچانی مەدینەتان هێنا ئەمە نەقبولی ئەوە ئەکەن ژنیان بەسەرا بێ نەقبولی ئەوە ئەکەن کە چۆن ئەڵێ بەسەر ژنشا بڕۆن بۆ ئەمە کللتورە ڕێگەی نەداوە ئێمە سەیرەکەین لە عەرەبە فرەژنی ئاساییە بەڵام لەناو کۆمەلگەی کوردەوارە فرەژنی ئاسایی نیە تۆ ئەتوانی پەنابەری بۆ ئەو شوێنانەی کە قەزا و لادی و ناحیەکانن بۆ ئەوی بتوانین لەوێ وەشیاری ئافرەت زۆر خات و شیلان ئەکرێت چیتر بکرێت بۆ ئەوەی بتوانرێت لەو جەدەلانە دەرچی لەو جەدە لەو لاوەچیانە دەرچی مەسەلەن هێرۆخانی ژەڵێت پێویستمان بە یاسایە کە لەبارەی فرەژنیەوە کە هەموو جارێ نەبێتە حەدەس وەڵڵاهی لەوانی من دەیان بەرنامەم لەسەر کرد بێت جا خەڵک زۆر متابعیشێتی کە بەرنامە لەسەر ئەو بابەتەکەی جمهوری ئەو بابەتە زۆرە نازانم بۆ ئەخە پیاوانن جمهورن ژنان نین ژنان نین نەخێرەوە پیاوانە زۆر باش بەڵێ شیلان بڵێ ئەو بابەتانە بەڕاستی پێویستی بەوەیە نەک جارێک و دەیان جار سەدان جار بە شێوازێکی ئەکادیمیانە و بە شێوازێک قسەی لەسەر بکرێکە کۆمەلگا هۆشیار بکرێتەوە بابەتی هۆشیاری هیچ کاتێ نەزیادەیە و هیچ کاتێک نە ئەتوانین بڵین تەواو تێر بووین لەو بابەتە نەخێر هۆشیاری پێویستەکە بەردەوام هەبێکیش لەو ڕێگەیانی کە هۆشیاری ئەی بە کۆمەلگا ئەم بەرنامانەیە پاشان ئەو وەرکشۆپ و سیمینار و دانیشتن و مێزگردانەیە کە ئەکرێ و دواتر باڵاترین شوێن کە ئەبێ ئیشی لەسەر بکە پەرلەمان و دەستگای تەنفیزیە کە لەناو دادگاکانایە من ئەمەوەیەک خاڵێک ئاماژە پێ بکەم یەکێک لەو خاڵانی کە زۆر زەڕورە ئێمە ئیشی لەسەرکەین بوونی دراساتی ئەکادیمیە بەڕاستی ئێمە هیچ دراسێکی ئەکادیمی ئەو تۆمانیەکە پشتی پێبەستین بە پەنجەی دەستە بژێردرێن ئەو دراساتانی کە لەسەر مەسەلەکانی ژنان و خێزان و کۆمەلگا کراوە کە ئادی کامانن و کێیەکە پاری بۆ خەرج کردووە و سەرف ئەکات ڕێکخراوەکانن ئەوەیان کردووە خودی حکوومەت تاوەکو ئێستا نەیتوانێت ئێمە باز لە مەسەلەی فرەژنیەکەین فرەژنی تەنها لە گفتوگۆ و لە بۆچوون و جەدەلێتێکی بینی ڕێکخراوەکان و هەریەکە بە ئایدیایەکی خۆی سەیری ئەکا کە ئەمە بابەتی من نییە لێرە قسەی لەسەرکەم دەنا بۆ خۆی مەسەلەی فرەژنی بە بڕوای نەک من بە بڕوای ئەو هاوڕێیانەمان کە مناقەشەمان لەگەڵ کردوون و کەسانی باڵاشن لە ئیسلامدا و لە هەرمی ئاینیدا بەڵام پیان وایە کە مەسەلەی فرەژنی بابەتێکە کە بە مطلقی خوددا نەهی لێ کردووە و بە هەر بەڵگەی ئەو ئاەتی کە لە سوورەتی نیسا ئەخوای گەورە فەرموێ لەن تەستەطیعوا واتە بە هیچ شێوەیە و ناتوانن عەدالەت بەجێ بهێنن بەپێی ئەم ئاەتە بێ ئەوەی کە فرەژنی کرد بێ کەواتە ناتوانێت عەدالەت بەجێ بهێنن بۆچی هەوڵ نادەن شیلان خان بۆچی هەوڵ نادەن مەسەلەن لەگەڵ ئەو کەسایەتیانە کەسایەتی ئایدیانە کە بەڕێز باسییانەکەی مەسەلەن بۆچوونێکی مطلقی بڵاوکەنەوە کە بڵێک لە کوردستان ئەمە ڕوونادا بۆ هەر کەس دەستی بۆ بە ناتوانێت بڵێ پشت بە دینە بەستم یا بە ئاینە بەستم چەندی خۆیەتی بڵێ چەندین جارم بابەتانەمان قسە لێ کردووە و لە پشتی کابێراکانەوە ڕێی تەواوەتی خۆیانیان ناوە و کە من ئەو کەسانی کە بەجەریئی ئەتوانن باس لەمە بکەن لەبەرەوەی کە لەناو خودی پارتە ئیسلامیەکانیشدا جیاوازیان هەیە هەندێکیان هەیە وەکو هێرۆخان وتی بڕوای وایەکامە بە هیچ شێوەیەک لە ئاینی ئیسلامدا ڕێگەی پێ نەدراوە بەڵکو خوددا بۆ خۆی نەهیلیەکە لەبەرەوەی لەن ئادات نەهی نەفی و جەزمە بە هەموو شێوەیەک نەهیلی ئەکا جامیعی ئەزهەر بۆ چوونێکی تری هەیە لەسەری قسەی من لەسەر ئەمەنیە بابەتەکەمان ئەمەنیە من کێشەکە لێرەدا ئەوەیە ئەو کەسانە ناتوانن بە جەراعەتێکەوە بێنەمەکەن وەرن با بین لە لایەکی ترەوە ئێمە ئیشی لەسەرکەین باشە بابەتەکانی کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوەتە خوارەوە جگە لەو شتانی کە سەوابتن ئەوانی تر قابیلی ئیجتیهادە قابیلی ئەوەیە قورئان بۆ ئەڵێن خاتیمەت الکتابە لەبەرەوەی کە بۆ هەموو سەردەم و زەمانێکە گونجێگەر تۆ ئێمە میلەتێکی موسڵمانین بە قورئانی پیرۆز حکم ئەکرێن باشە ئەم قورئانە ئەکرێتەوە بە پێی زەمن بیگونجێن دواتە گونجاندنەکە چۆن بۆ چوون و تێڕوانینەکان ئەگۆڕێ بە پێی سەردەم و زەمانەکە ئەمڕۆ تۆ وەرە توێژینەوە بکە لەسەر مەسەلەی فرەژنی بزانە ئاکامە سلبیەکانی فرەژنی چی لە ناو خێزاندا بزانە بۆتە چ مڵۆزمێ بۆ مناڵەکانی لەو خێزانە بزانە چ کێشەیەکی دووبەرەکییان بۆ دروستە بێ ئایا خۆشەویستی هەیە لە بینی مناڵانی دوو دایکدا هەرگیز ئەمە نابینیت ئایا ئەو
دایک و باوکە ڕێزیان هەیە لای مناڵەکان نەخێرە مەنابینی ئەمە هەڵوەشانەوەی خێزانە ئەمە مناڵەکان تووشی انحرافە بن تووشی دوو تربیەتی و سێ تربیەتی ئەبن پاشان لە دوا ڕۆژیشدا تووشی کێشە ئەبن لەسەر خێرۆخان ئەڵێ هەندێکی تر مەسەلەن کۆمەڵی زەواجی تر پێیا بۆ دیسان مەسەلەن ویستم ئیشارەت فەرعی تر لە پێشێلکردنی مافی ژنە بێت کێشە سەرێکیەکەی ئێمە ئەوەیە پیاوان احتیکاری کۆمەڵێک مەناسبیان کردو من ئەڵێم پیاو جا لە هەرەمی ئاینیەکانە ئەڵێ لە دەسەڵات و سوڵتە و سوڵتەی تەنفیزی و تەشریعیشا ئەڵێ بە هەمان شێوە بۆیە هەمیشە پیاو بە نەزعەیەکی پیاو سالارانە بە نەزعەیەکی ماسکولینیتی کە ئەوترێت بە نەزعەی پیاوانەی خۆی سەیری بابەتەکانەکە ئەو بابەتانت بۆشی ئەکاتەوە کە حەز و ئارەزوەکان و ویستەکانی خۆی تیا بەدیهێنێ ئەگەر تۆ بگەڕ گوێ لەم جۆرە پیاوانە بگری لەوانەیە بە هەموو شێوەیە ڕەتی ئاینەکان بکەیتەوە بەڵام ئەگەر تۆ خۆت بێ وەکو کەسێک بە دوای جوانیەکانیا بگەڕی دەیان و سەدان شتی جوانیشی لێ دۆزیتەوە ئەگەر ئێمە گوێبیستی ئەو مەلاتون ڕەوانە بین کە بە ناوی ئاینەوە لە ناو بڵندگۆی مزگەوتەکانە وتارەدەن بزانم چ بابەتێکیان باس لەواکە ئەوەندەی کە تەرکیزەکەنە سەرەوەی کە ژن ئەگەر بە قسەی پیاوی نەکا ژن ئەگەر لە قسەی پیاو دەچوو ژن ئەگەر وای کرد ئەبێ وا لە ژنەکەت بکەی باشە کامیان باس لەواکە ئێگەر پیاوێ بە قسەی ژنەکەی نەکرد ئێگەر پیاوێک لادانی کرد ئێگەر پیاوێک ماڵ و مناڵەکەی ئیهمال کرد و تونند و تیژی لەگەڵ بەکارێنان ئایا هەموو حکمێکی نەخێر لە قورئانیش داوانیە بەڵام ئەمە بە نەزعەی پیاوانە بۆ چوونەکانی خۆیانە خەمەڕوو بە هەمان شێوە ئەو جۆرە زەواجانی کە باس ئەکرێن زەواجی مسیار زەواجی سیغە زەواجی متعە ئێستا لە منتیقەی خلیج ڕێکخراوەکانی ئەوێ بەدەست دیاردەیەکەوە ئەناڵێنن ئەڵێن زەواجی متعە بۆ نیو سەعات هەمانە لە ناو باخێکا لە شوێنێکا دوان دانیشتون بۆ نیو سەعات بەدەمی ئەمە بە ناوی ئاینەوە ئەکرێ لە لای من ئەمە جۆرێکە لە شفرۆشی جۆرێکە لەشکڕین و لەشفرۆشی هیچ فەرقێکی نییە بە هەمان شێوە بۆ چۆنی من بۆ فرەژنیش بە هەمان شێوەیە لەگەڵ ڕێز و حورمەتم لەبەرەوەی کە پیاوێک لە ناو ماڵێکە دوو ژن سێ ژن کۆ ئەکاتەوە لە بەردەمی مناڵەکانیە ئەمە چی ناو ئەنی ئەمڕۆ لەگەڵ عەقڵیەتی ئەمڕۆیان ناگونجێ من چۆن دژی مسیار و سیغە و متعە و ئەمانم دژی ئەو فرەژنیەشم دژی ئەوەشم کە خێزان وا پەرت بکرێت لەبەرەوەی کە نەمافی ژنی تیا دەستە بەرەکرێ و نەمافی پیاوەکە پیاو جارێەوە بەپێی ئاین بێ لەم دنیاوە ئەو دنیاشی لەدەستدا ئەم دنیاشی لەدەستدا هەموو ژیانی بوو بەکێشت مناڵەکانیشی لەدەست ئەیە مناڵ لە خۆشەویستی و لە نازی دایک و باوک بێ بەشە بێتە کائینێک دژایەتیانەکە ئەمانە هەمووی لە سایە و سێبەری نزعەی پیاو سالاریایە هاتوونەتەکایەوە بۆ کۆ بەڵام کەڤەری ئاینی و ئەمانەیان کردو بەبەری خۆیان فەرموو وڵاتی سعودیە وڵاتێکی ئیسلامیە بەڵام ڕۆ زەواجی مسیار لەوێوە سەری هەڵاوە زەواجی متعە لەوێدا هەیە زەواجی سیغە لە وڵاتی ئیسلامی ئێراندا هەیە ئەمانە لە کوێوە هاتوون هیچی کەلتوری وڵاتی من نییە کەلتوری ئێمە کەلتوری کوردی کەلتورێکی جوان بوو کەلتورێک بوو کە ژن و پیاوەکو یەک کاریانە کرد وەکو یەک بیر و ڕایان وەرەگیرا چەندەها ژنی هەڵکەوتەمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە لە دێر زمانە ناوبانجان هەبووە بەڵام بەهاتنی ئەم کەلتوری وڵاتە دراوسیانە کەلتورەکەی ئێمەشیان شێواندووە ئێستا زەواجی مسیار و سیغە و متعە بە دیاری بۆ منەیەنن لە هەرێمی کوردستانە هەیە خاتوشیلەن ئەوەی کە بن ئاگادارم بەڵێ هەیە بەداخەوە من لێرەدا نامەوێت مەسەلەن بەنهێنی ئەکریان بە ئاشکرا و بە ئاشکراش ئەکرێ بەڵام بە ئاشکرات چۆن نەک لە علەنی لە ناو خزم و کەس و کارە هەندێکیان نهێنیکی تەواوەتین تەمەنە بێ سێ کەستیایە مەوجود بێ و دوو شایەتی شەبێ و زەواجانەکە ئەکرێن و مەلاشمان هەیە لێرە بڵێ من لەگەڵ مەلاکانیش قسەم کردووە شایەتیان هەیە و چەندین زەواجی لەو جۆرەیان متعەشەوەی کە باسێکی وسەلەن بۆ نیو سەعات بۆ سەعاتێک عورفیمان هەیە لێرە عورفیشمان هەبووە بڵێ لە کوردستانە عورفیمان هەیە بۆ متعە نەخێر من ئاگاداری متعنیم بەڵام زەواجی عورفیمان هەیە زەواجی مسیارمان هەیە لێرە کە ئەکرێ وڵاتێکی وەکو وڵاتی مصر من چەندین ساڵ لەمەوبەر لە کۆنفرانسێکدا لە وڵاتی ئوردن لەگەڵیاندا لەگەڵ ڕێکخراوەکانی نیشتیمانی عەرەبی و کوردستانیش کە بەشێک بووینەوە لەگەڵیانە کۆبووینەوە وڵاتێکی وەکو مصر ئەو وەختە دکتۆرە هالە کە مستەشاری وزارەی ژینگە بوو باسی لەوە ئەکرد کە ئەوان ئەناڵێنن بەدەست مناڵی نەتیجەی زەواجی عورفیەوە ئەو کاتە ئەی ساڵی 2007 ئەی 12,000 مناڵی نەتیجەی زەواجی عورفیمان هەیە چی لێ بکەین ئەمە ئەم ناڵانە بێناسنامن کەواتە من قسەکانم لێرە لەوەیە کۆکەمەوە پێویستمان بەوەیە بە دوو خاڵی زۆر سەرەکی ئەبێ هەرەمی ئاینی لە دەستی پیاوا بێتە دەرەوە ئێستا لە وڵاتی مصر جامعی ئەسەر خەریکن پشتێکی لەم جۆرە ئەکەن ژنیش ئەتوانێت فتوا باد و ژنیش ئەتوانێت ئیجتیهاد کا لە تەفسیری قورئاندا لە بەرەوەی لە تەفسیرەکانە لە بەرەوەی لە هەرەمی ئاینیدا ژن بوونی نییە من پێم وایە گەر هاوڕێکانم وەکو هێرۆخان وەکو هەموو ئەو خوشکانی کە لە ڕێکخراوی خوشکانان ئەگەر
ئەمانە وجودیان هەبوایە لە ناو هەرەمی ئاینیدا و لە تەفسیراتی قورئانی پیرۆزدا بکرایە من پێم وایە ئەو وەقعی ئەمڕۆی نەئابوو لەسەر ئێمە بەم شێوە تونند و تیژی قورئانیان نەئەناسان بە خەڵکی ئەمە لەلایەکی ترەوە من پێویستم بەوەی قیادەکانی وڵاتی من خۆشیار بکرێنەوە بەڕاستی من ئەم ساڵ وتاری خۆم یاخود سەردێڕی قسەکانی خۆم بەوە دێڕێک کورد ئەەکەمەوە ئێمە پێویستمان بەوەیە چیتر نەک تەنها کۆمەلگا هۆشیار بکرێنەوە بەس بەڵکو پێویستمانە ئەو سەرکردە سیاسیانی کە باڵادەستن لە هەرێمی کوردستاندا کە مەواقعی حساسیان هەیە ئەبێ هۆشیار بن لەسەر مەسەلەی یەکسانی ڕەگەزی و لەسەر مەسەلەی مافەکانی ژنان و خێزان و کۆمەلگا لەبەرەوەی کە بڕیارەکان لای ئەوانەوە دەرەچێت بەداخەوە ئەوان تەنها لە مناسباتی 8 مارس و 25 نۆڤەمبەردا ئەیان بینی قسە ئەکەن و ئەیان بینی لە کاتی انتخاباتە ئەو پرسیان بیرەکەوێتەوە دەنا لە واقعدا لە کوردستاندا نابینین هەنگاوێکی گەورە بەڵکو هەمیشە پرسەکانی ژنان کراوەتە قوربانی پرسە سیاسیەکان و پرسی تایبەتی خۆیان. بەڵێ خاتوێرە دوو جملەی شیلان خان بۆ من جێ سەرنج بوو بۆچی ئێوە خانمان لە ناو هێزە ئیسلامیەکانیشی ئەوانەی کە کار بەدەقە ئاینەکانەکەن مەسەلەن تەفسیری خۆتان نیە بۆ بابەتانە ینی تەفسیری ئێوە زاڵ بێ لە برەوەی تەفسیرێکی پیاوانە زاڵ بێ بەڕاستی هەندێک جارێت ئیسیادی شخصی بەڵێ من ئەگە شخصی خۆم وەڵام دەمەوە چونکە ڕەنگە هەندێک خانممان توانای ئەوی نەبێت کە بتوانێت ڕاکانی خۆی دەربڕێ بەڵام هەندێک خانمشمان هەیە توانێت ڕاکانی خۆی دەربڕێت منەوەکو شخصی خۆم جواب بەمەوە وەکو خودی خۆم توانیمە ئەو ئیجتیهادانیان ئەو ڕایانەی کە من شارەزاییم هەبوو لە دینەکەمدا و خوێندنەوەی خۆم هەبوو لەسەر بابەتەکان ڕای خۆم دەربڕیەوە و لە ناو کۆنگرەشا کۆنگرەی حیزبەکەی خۆشم و بەدەر لە کۆنگرەش لە ناو ئەو کەناڵی کە سەر بە حیزبەکەی منە توانیمە هەموو ئەو ڕایانەی کە خۆم هەمە دەری ببڕم بەڵام ئیتر هەندێک خانەمان هەیە ئەو تواناییتیانە ئەمە ئەگەرە تۆ گرفتێکمان نیە لە ڕووی ئاینیە من ئەتوانم چۆن تەفسیری قورئانی پیرۆز بکەم و ئەتوانم ڕێیەکی خۆم دەربڕم لەسەر بابەتەکان بەڵام ئیتر شخصی ئینسانەکان کەوتووە هەندێک شخص ئەو توانایی هەیە هەندێک شخص ئەو توانایی نییە هەندێک شخصیش هەیە خانەوادەکەی یان خێزانەکەی ئەو ڕێگریان لێ کردووە چونکە ئێن هەندێک کەسمان هەیە ئافرەتمان هەیە کە دێنە ناو لایەنەکانی سیاسەت یاخۆ هەر لایەنێکی تری ناو کۆمەڵگا بێت خێزانەکەی سنوورێکی بۆ دیارێکە ئەڵێ بەدل لەو سنوورە تۆ بۆ نیە دەرچیت ئەمە کێشێک بەتاکیید تەنانەت وتێ مەسەلەی ئەو زەواجانی باستان کرد جگەلەوە هەتا فرەژنیش وتی لە کەوانەی کەوتیم پێم لە شفرۆشە کەسێک دوو کەس سێ کەس لە ماڵێکا کۆ ئەکاتەوە بۆ چوونی تۆ لەسەرم لە ئاینی پیرۆزی ئیسلام کە باسی فرەژنی ئەکات تەنانەت لە تەفسیرەکە باسی ئەوە کات کە نابێ ژنی مەسەڵەن یەکەم و دووهەم لە ناو یەک ماڵدا هەبن ئەبێ ماڵی جیان بۆ بکرێت ئیتر دوور بێ یانی نزیک بێ ئەمە توانای مادی ئەو کەسە دەورە بینن لە یەک ماڵانی بەڵام من فرەژنی بە لەش فرۆشی نازانم چونکە ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هاتووە و هەم لە ڕووی دینیشەوە لێکمیایەوە هەم لە ڕووی یاساشەوە شیکردنەوەم بۆ کرد بەڵام زواجی میسیاریان متعوسیغە بەتایبەتی زواجی متعوسیغە من بەلەش فرۆشی ئەزانم بەڵام زواجی میسیار لێرەشا دووبارە پیاوان ئیستیغلالی ئەم زەواجیان کردووە بۆ خۆیان زەواجی میسیارە تاکە مافێک کە ئافرەت ئەتوانێت لێی خۆش بێت وازی لێ بهێنێت ئەویش نەفەقەکەیەتی ئێمە ئەگەر بین زۆربەی زۆی ڕەئی زانایانی ئاینی لەگەڵ زەواجی میسیارەشانین و ڕەتیان کردوێتەوە بەڵام ئافرەت ئەگەر خۆی بڕیاری دیار دەوێت کە بڕاتە ناو پرۆسەس زەواجی میسیارەوە تاکە مافێک کە ئەبێ لێ خۆش بێ وازی لێ بهێنێت نەفەقەکەیەتی ئەگینا مناڵ سەکەن هەموو شتێکی تایە بەس نەفەقەکەیەتی نەفەقەکەش کاتێک کە ئەم ژنە لە ڕێگەی زەواجی میسیارەوە بۆ خاوەنی مناڵ نەفەقەکەشی بۆ گەڕێتەوە ئەبێ پیاوەکە نەفەقەکەی بکێشێت دواسەرنجی خۆتم پێ بڵێ دواسەرنجەکان هەردەوامە بن بە کورتی پێم بڵێ بەتاکید منیش و دانەوەی دوای منیش کێشەی ئافرەت هەر بەردەوام ئەبێت بەڵام ئەگەر ئافرەتانی ئێمە وەکو شیناخان ئاماژەی پێکرد بە شێوەیەکی ئەکادیمیایی کار بکەین و بە شێوەیەکی شەوەی کە هەمومان وشیار بین و شارەزایمان هەبێت لە مافەکانی خۆمان ئەم کێشەیە بەرەو کەمبوونەوە دەڕوات و ئافرەتان هەنگاوەکانیان بۆ پێشەوانن و لە شوێنی بەرزتر و باشیش ئەیبینن ئەو ڕێژی لە ساسیەی کە لە ناوەندەکانی بڕیاردانە دانراوە بەڕێ ئیمێن ڕێژەکەشی بەرزە بێتەوە. زۆر سپاس خاتوشیلان دواسەرنجی بەڕێستان. دواسەرنجی بن ئەوەیە کە پێویستە کات کاری جدی بکرێت لەسەر ئەوە نەهێڵین ئەم بابەتانە بەو شێوە سانایە تێپەڕن پێویستە کات پەرلەمانی کوردستان هەڵوێستی هەبێ لەسەر ئەو بڕیارەی دادگای فیدراڵی عێراق چونکە ئەگەر بێت و ئەم بڕیارە بەم شێوەیە بڕوات ئەوە دەسەی بن بۆ کۆمەڵێک بڕیاری تریش ئەمە سەرەتایە لەلایەکی ترەوە چێن ئەو کەسانی کە تەعنەیان یاوە لە ئەم بڕیارە لە هەرێمی کوردستاندا کەوەی کە من خەبەرم هەیە لە ناوخۆی دادگاکانە کۆی هەیئەی دادوەری لە ناو هەرێمی کوردستاندا تەعنەی یاوە
لەمە نێردراوە بۆ دادگای فیدراڵی پێویستەکە پێداچوونەوەیکیش بکرێ بەو کەسانە چونکە کەسانێک لە پۆستێکی وا حساسدا کە پۆستی دادوەریە یاخود پۆستی دادگاکانە کار ئەکەن بۆ بەدیهێنانی دادوەری دادپەروەری یەکسانی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا نەک کار بکەن بۆ ئەوەی کە لایەک بترەپێنن وولایەک باڵا دەست بکرێت پێویستەکە پێداچوونەوە بکرێ بۆ ئەمانە و دیاریشە چۆن ئەتوانێت ئیشی لەسەر لایەکی ترەوە کۆڵەکەی ئازادی ژن بەدەر لەوەی کە یاسایە سربەخۆی ئابوووریەتی ژنی ئێمە لە بەرەوەی کە لە ڕووی ئابوووریەوە سربەخۆنیە و لە ڕووی ئابوووریەوە داهاتێکی نیە ناچارە هەموو زوڵم و زۆر و توندوتیژیەکان قبول بکە هەر کاتێک ئێمە توانیمان ژن داهاتێکی بۆ خۆی هەبێ ئەو ژنانی کە خاوەنی بڕوا نامەشتین خاوەن کاریشتین لە ماڵەوەن هەر کاتێک توانیمان لە ڕووی ئابوووریەوە سربەست بن و پێویستیان بە بوونی کەسێک نەبێت کە سەرفیان بۆ بکە هەرگیز ئەم توندوتیژیانە بەو شێوەیە زۆر نابێ بەڵکو کەمە بێتەوە چونکە هەموو کات پیا و لەواترسێ لە بەرەوەی ژنەکە لایەنێکی مادی هەیە کە ژیانی دابینەکان ناچار نیە توندوتیژی ئەو قبولکە بۆی لە ترسی ئەوەی کە بەجێی نەهێڵێ مەجبورە ئەویش بە دادپەروەرانان بجوڵێتەوە و یاساش پشتیوانی هەموویەتی هەموو ئەبینین ئەو کوردانی کە لێرن توندوتیژیەکەن کاتێکە ڕۆکەنە وڵاتانی دەرەوە لەگەڵ گەشتنس ئەو دی سنوورەوە ئەبنە مرۆڤێکی پێشکەوت و خوازی دیموکراسی خواز ئەمە بە هۆکاری یاسایی و ڕقیبی حکوومەتە زۆر سپاس بۆ بەڕێز شیلان حەمەنووری توێژەر و هەروەها چالاکوان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز سێرۆعاتار یاساناس و چالاکوان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕاهەندمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان